ئەوەی دەردەکەوێت دروستبوونی لافاوێک و بەجێهێشتنی پاشماوەی زیانێکە، بەڵام ئەوەی دەرنەکەوتووە بوونی زەمین لەرزەیەک بوو کەوا هەمووانی هۆشیار کردەوە لە کەرتی نیشتەجێبوون و هەندێک پرۆژە چی دەگوزەرێ کاتی خۆی بەبێ حساباتی زۆر ورد چۆن دروستکراون. سڵاوتان لێبێ کاتتان باش. ڕووداوەکانی چەند ڕۆژی ڕابردوو لە هەولێردا تا چەند ئەوەی بیری هەموو لە خستەوە کە هەندێک لە پرۆژە و یەکەکانی نیشتەجێبوون دەبوو بەورتر کاریان لەسەر بکرێ و حسابی ڕووداوە سروشتیەکان بکرێ، بە تایبەتی کە باز لەوەیە هەندێک لەو یەکە نیشتەجێبووانە لە ڕووباردا دروستکراون لەو شوێنانی سەدان ساڵە لافاو پێیدا دێتە خوارێ. چۆن ئیمزا لەسەرەوە کرا لێرە یەکەی نیشتەجێبوون دروست بکرێ، چۆن قەرەبوو دەکرێنەوە و چۆن پاک دەکرێتەوە و جارێکی دیکە دەست بە ژیان دەکرێتەوە لە ناو پرۆژەکاندا و تا چەندێکیش دڵنیایی هێلەوەی مەترسی لەو جۆرە دووبارە نابێتەوە. لەسەرم بابەتە بن کۆڵکاریەکەی. ئامانجمە لەم پرۆگرامەوەی ڕایپرسینەوە لە دۆخی کۆڵەتی پرۆژەکان لە هەمان کاتدا بە شێوەیەکی زانستیەوە ڕوون بکەینەوە کەوا چۆن لە ناوچەیەک کە هەزاران ساڵە ڕێڕەوی ئاو کەند و ڕووبار بووە بە شێوەیەکی یاسایی مۆڵەت دراوە بۆ کارێکی نائاسایی، یاخود چۆن لە هەمان ڕێڕە و بە کام پێوەر چەندین پرۆژەی نیشتەجێبوون و ڤێلا و باخ و حەوزی ماسی بەبێ هیچ مۆڵەت و ڕێگەپێدانێک دروست کراون. ئەوەی دەیبینن دیمەنی شاری هەولێرە لەسەر نەخشە. لە دیمەنەکەدا ناوچەی مەلا هۆمەر بە شەقامی هەولێر مەسیفەوە پیشان دەدات کەوا چەقی بەتەڵبوونەوەی بارانی بە خوڕی ڕۆژی سیمانکی ڕابردووە. لە کاتێکدا هەولێر نە لەسەر دەریایە نەڕووبار بە ناویدا دەڕوا، بۆچی لافاو لێی دروست دەبێ؟ لەم ناوچەیە ڕێڕەوی ئاوی ناچالاک هەیە کە بە ڕەنگی شین کێشراوە. ئەم ڕێڕەوانە لەسەر بنەمای بەرزونزمی بەرنامەی تایبەتی کۆمپیوتەری خۆی دروستی دەکا و دەزانێت ئەگەر باران ببارێ ئاو بەکوێدا دەڕوات. ئەگەر سەرنج بدەن ڕێڕەوە ئاویەکانی ناو ئەم شوێنەی کە دەستنیشان کراون هەمویان لە بەردەم گوندی کۆری و شاری زێڕین یەک دەگرنەوە. دواتر دەبێ بە یەک ڕێڕەوی ئاوی سەرەکی واتە ئاوی هەموو ئەو ناوچەیە بە شێوەیەکی سروشتی دەبێ بە ناو گوندی کۆریدا بڕوا. دواتر ئەم ئاوا شۆڕ دەبێتەوە یەک دەگرێ لەگەڵ چەند ڕێڕەوەیکی تر جارێکی تر بە ناو گرجوتیاردا دەڕوات. ئەوەی کە ڕوونە دەبینین زۆر پرۆژە دروست کراوە لەم ناوچەیە بەبێ ئەوەی حساب بۆ ئەم ڕێڕەوانە بکرێ بە تەواوی لەسەر ڕێڕەوەکە دروست کراوە. لەسەر ئەم پرسە لە ناو یەکێک لە خانوازیان لێکەوتوەکانی شاری زێڕینەوە قوتابیەکی دکتۆرا لە زانستی زەوی لە هەنگاریاوە دەدوێنم. کۆمەڵێک پرسی گرنگ هەیە، ئایا ئەم لافاوە کە ڕووی داوە دەکرێت بە قەزا و قەدەر و ڕووداوێکی سروشتی سیر بکەین کە هیچ لە دەستی مرۆڤدانە، یاخود دەبێ بزانین هەڵەیەکی دیزاینی ئەنجام دراوە؟ ئایا ئەم بابەتەش لە ڕوانگەی هایدرۆلۆژیەوە چارەسەری هەیە؟ دەکرێت ئیش لەسەر چارەسەریەکان بکرێ؟ ئەمانە لە هاوکار دەپرسم. نزیکەی 3 ساڵێک دەبیتن کە هەموو جار دەمینە سەر ئەو شوێنێ بە تایبەتی ئەو ناوچەیە کە و لافاوی لێ ڕوویدایە. لەلای خۆمە ئاماژەم پێدایە کە بەشێک لەو شارانە لەسەر ئاوەڕۆیەکی سەرەکی دروستکراینە کە لە کاتی بارانی بەخۆر چالاک دەبێتەوە وەکو ڕووبارەکیان لێ دێتن. دێوە لە ڕابردوودا زۆر باسم دەکرد و تەنانەت چەندین جار ئاماژەم پێدەدا کە بزە بچێن دەردەبیتە ڕووبار لە کاتی بارانێکی زۆر زۆر بەخۆر. بەتایبەتی ئێرە ئەبێتە ڕووبار. ئێمە لە شاری زێڕینم. بەڵێ لەبەرەوەی ئێرە پێشتر ڕووبارێکی پێداهاتیە لەو کاتێک کە بارانی بەخۆر باریە، هەر کاتێک ئەو بارانە بەخۆڕە باریتەوە دەبێتەوە ئەو ڕووبارەی کە پێشتر پێدەداهاتیە. و ئەم تەمشام کردێ لە وێنەی مانجی دەست کرد. هەوڵی ئەوەی درایە کە ئاراستەی ئاوەکەی بگۆڕن، بەڵام ئاو ئاراستەی خۆی ناگۆڕێ، بەو شوێنێدا دێتن کە هەزاران ساڵە پێداهاتیە. کاتێک کە ئەو لافاوە ڕوویدا لە لای خۆمە من تەماشام دەکرد بزانم لە چەند ئاو هەستایە. لە لای خۆشم مۆدێلەکەم پەرە پێدەدا
دەمگوت بزانم دەخوا کام حەوز لەو حەوزانەی هەولێر ئەو تاوە بارانەی بەسەردا هاتیە خۆی لە سەروی هەولێر چەند حەوزەکەیە یەکێک لە حەوزەکان حەوزی مەلا عومەریە دیتم حەوزی مەلا عومەری ئەو تاوە بارانەی بەسەردا هاتیە زانیم لە مەلا عومەری ئاو هەستایە دواتر لە شەقامی پیرمام دواتر دەستە ناو زێڕی دواتر دەستە ناو گوندی کۆری خانیێشینەکانەوەی کە دکتۆرەکانی پێدەگوترێتە دواتر مەسافەی باش دەڕواتن دەستە ناو گرجوتیاری ئەو هەمووی یەک چیرۆکمان پێدەڕێتن کە چییە ئەو ئاوە لە حەوزی مەلا عومەریەوە بە شێوەزەکی سروشتی لە بۆ خۆی ڕۆیشتیە بەو شوێنەی کە هەزاران ساڵە پێیدا ڕۆیشتیە بەڵام چ لە بەردەمی هەبووە ئەو شارانە لە بەردەمی هەبووە گەڕک هەیە لە ناو کەندی دروستکرایە ئەو کەندە کاتێک کە بارانی بەخور دەباری دەبیتەوە کەندی جاران ئەنی واتا بێتەوە بە کەندەکەی جاران و ناتوانانی وەکو ناوچەیەکی نیشتە جێبوون سەیری بکەیت دەبێ حساب لە بۆ ئەو مەترسی بکرێت لە کاتی دیزاینکردنیەوە و ئەوە یەکەکە ینی شتەکە پێشەوەی کە دیزاین بکرێتن دەبێ حسابی لەوە بکرێتن تاوەکو ئەگەر بێتەوە ئاوە بەوێن دەردەهات زەرت نەداتن نابی هەموو شوێنێک بکرێتە خان نابی هەموو شوێنەکە یانیەوە شتەکە سروشتیە بەڵام لە ئێستادا کە ئەو شتە ڕوویدایە دێمە دەوی حسابی ئەوەی بکەین کە جارش دیکە گەر شتێکی وا ڕووداتن ئایا هەمان شت ڕوودەداتەوە بەڵێ هەمان شت ڕوودەدات ئەم پرسیارێکی زۆر جددیە بڕوای ئێوە بە شارەزایی خۆتان ئەگەری دووبارە ئەنینە من نەبێ بە ترساندنی خەڵکیش بەڵام ئەمە بە شێوازێکی زانستی باسیەکەین ئەگەری دووبارە دروستبوونەوەی لافاو لێرە لەم شارەیە کە ئێمە قسەی تیاکەین و بۆ ناوچانی دیکەش کە بەر لافاو کەوتن و چەند حەوزەیەکی دیکە بۆ منە کەس نەزانیش ئەگە هەڵە نەبمەوێش حەوزەیەکی دیکەی ئاویە ئەگەری دووبارە دروستبوونەوەی لافاوانە ئەکرێ بزانە کاک کاروان ئەمە لە سەردەمی گۆڕانی کەشوهای دەژین لە سەردەمی گۆڕانی کەشوها هەر ینی ئەو تاکە شت کە تو بزانی ئەو کەشوهایی کە هەیە بەرەو بەخوڕبوونی دەڕواتن بەرەو ئەوەی دەڕواتن کە بارانێکی ئاسایی نەبیتن بڕژێتن ئەو بارانە وەکو لافاو بڕژێتن شەپۆلی گەرمای هەموو ینی هەموو شتێک بسووتێنیتن ئەمە لە سەردەمی گۆڕانی کەشوهای کامیان ڕووبات بەڵێ بارانی بەخوڕ شتەکە تەوەقع یعنی بارانی بەخورت لە بۆی هەیە ڕووداتن ئەگەر بێت و حەوزی مەلا عومەری بارانی بەخوڕی بگریتەوە واتە یونیت سێڵت کە ئاوەکی گەلک زۆری پێەیە لەسەر ئەو حەوزەی جارشکە بارێت هەمان شت ڕوودەداتەوە بەڵام پرسیارەکە ئەوەیە ئەمە چ بکەین کە زیان لەو ماڵانە نەگەیەندرێتە یاخود لەوانەیە کە لەسەر ڕێنە واتە ئەتوانرێ بربەست بۆ ئاوەکە دروست بکرێ ڕێگری لێ بکرێ جاریترە و مەترسیەت دووبارە نەبێتەوە یان تێچووی زۆرە بزانە ئەوەی ئەمن کە لەسرم خوێن بیتەوە دەکرێتن سیستەمەکی مەجاری تایبەت بە لافاوی دروست بکرێتن واتە زیابیتن لەو سیستەمە مەجاریە کە ئاوەڕۆ دەستەنای تایبەت بی بە لافاوی واتە تێچووەکی تایبەت بەخۆی هەیە لەو شوێنانەی کە شاری لێ لەسەر نیشتە جێبەوە بەڵام ئەو کەسانی کە پسپۆرن لەو بارەی دەکرێتن بیان هینە سەرخەت و قسان لەگەر بکرێت لەبەرەوەی هاتنەوەی لافاوەکی لەو شێوەی شتێک نییە کە ئەمە بە دووری بزانانی یعنی ئەگەر بێت و بارانێکی بەخوڕ بباریتەوە دی بە هەمان شوێنی دادێتەوە ئەو ئاوە ڕێخۆی غەڵەت نەکردێ بۆ شوێنێدا ڕۆیشتە کە دەبا پێدا بووە خاوەنی ماڵەکە هاوشێوی دراوسی و تیمە جۆر بە جۆرەکان سەرقاڵی پاکردنەوەی ماڵەکەیەتی وا دەردەکەوێ هیچ شتێکی بۆ دەرنەچوو بێت ئەوە ماڵی منە لەو ماڵە ئەوە ماوەی دیکە ئەوە برادرانە هەموو شاهدن خانیەکە نوم کڕیوە هەموو تشتیشی نوێە هەر چۆن ئەوە بۆ هەر ئەواشم فرادا ئەوە ماوە ئەوەش احتیمال هەر فرادا هیچم نامەوە هیچ نەما بای چەنە گەر بۆم خەمڵێنیشت کەلوپەلێ کڕی بوو بەخوای بە دۆلار بە دینار بەس کەلانتەرەکە بە 37 وەرەقە بوو مەتبەخ حەمووت بەس سەرەکەیمەوە وڵا هەموو نە بەس سەرەکەیمەوە بەس قەنەوەی کە بەر ئەو ناکاتوە یێ مالی یێ مناڵان هەر هەموو تیاچوو چەند ساڵە لێرەی ئەو هەسە وەڵڵاهی هەی مانگەک و نیوە مانگە تازە هاتوومە هەتازە ئەو خانیم کڕیە ئەی ڕازی بوو لەو کۆڵێتی کە پێدرا خاتە ناو خانووەکە پێش ئێم لافاوە دروست بێ ڕازی بووی هیچ گرفتێکی نەبوو بەخوای کوالیتێت ئەو هەمان بینی هیچ عیبی نەبوو هیچ عیبی ئەمن تازە هاتمە هەر ئەوها دەرگیش بەس ئەو دەرگەماوە ئەگەر کوالیتەکەی زۆر باش بوو دیوارەکەم چۆن دەڕۆ ئەوان پێشەوەی لافاوی ژماڵەکانیان بگرێتەوە
چەندین گرفتی کوڵەتی و چۆنەتی دروستکردنی خانوەکانیان هەبووە. تەنانەت هەندێک لە ماڵەکان تەنیا 6 بۆ 10 ئەمپێر کارەبای نیشتیمانیان پێدراوە. ئەگەرچی چەندین جار وەبەرهێنەرەکەی بەڵێنی چاکردنی پێدابوون. ئەو خانووکە هەتا ئاویش نەچوویتە هەموو دەرزی تێکەوتی هەموو دەرزی تێدا خانوێرە شەریکە بە ئەهمالی چای کردیێرە خانووی بەزل و پارەی خۆی وەربگری تو بڕۆ هەر خانووەکەی هەر خانووی دەتەوێت نە ئاوی شوێتە ناو غێرە ئاوی شوێتە ناو بڕۆ ببینە دەرزی لێکەوتیە یانە ئەوە شەریکەیە حکومەتیش وەری نەگەستلامی نەکردیە کابراش بەدلی خۆی پارەی وەرگرتیە هاتی تێرە مقاول بەتەنیا بووە بەکەی بخۆ لە ناو شاری لە سەحسابیەوە دەوڵەمەند بووین هەموو پارەکەشتان ڕادەست کردووە پارەکەی شەریکە هەمووی ڕادەست کراوە زیادیشمان لێ وەرگرتووە کاکە گوتیانە غاز بوتان دەکەشی ناومال گاز دەکەشیونیە ئێکا بۆڕیان کێشیەکە غازەکە ئەوانە هاتیینە خۆیان دەوڵەمەندکەن و ڕۆژانە دێن هەتا هێوارێ ئیش دەکەن و دوایش دەچنەوە تەلەفۆنیان قەپاتە پارەژ لەو عالەمەی وەردەگرن ئەوانە بربەستە چیان دروست کردیە ساتریان دروست کردی ئەو ساترە بۆ ماڵوایرانی ئەو شارێک هیچی نێ ئەمپێر کارەبای ڕێسیتان هەیە ئەمپێر دا ئەمپێر بوو هەتا ئێستا دا ئەمپێر بوو هیچ زەرێکی گیانی دروست نەبوو لێرشکۆ ماڵی تۆ چی پێکەوتوە زیان سیاری من هیچ نەمایە ساری من تەفریش بە لێرە بوو دونێکە برمەژورێ بە پاڵان برمەژور سیارەکە چی بوو ماکینە نەما گێری نەما هیچ هەرتێک چووە لە ناوم کۆڵانەی زۆرترین زیانی بەرکەوتووە دیمەنی ئەم پیاوە کە سەرقاڵی شتنی هەندێک مافور و فەرشی ماڵەکەی بوو سەرنجی ڕاکێشام وا دەردەکەوێت ئەوەی چەندین ساڵە بنیادی ناوە لە کاتژمێرێکدا هەمووی تیا چووە بە 30 ساڵدام نا ئێستا بە 1 سەعات ڕۆی بەداخەوە ئەرێ وەڵڵا ئەوەژی هیمالی هەموو ئەو مقاولانەیە کە خانوویاندا ئەو خانووان تەسویر کرد ئەو خانوو لەسەر مەزرای دروست کرایە ئەوە جادەیە لەسەر جادەی دروست کرایە لەسەر ئەوە ئەگەر لەوەی 7 ساڵ پێشتر ئێرە فەیزانی هات بەس واڵا بوو ئێرە هەموو سەوزایی بوو کردیانە خانوو ئەو ئێستا ئەوە ئێرە دەبزانم ئەو خانوانێک نەکرابایە ئەو فەیزانش لۆمە نەدەهات ئەوەکە خەنک بوو هاتەوە ناوجور و شتمان هەموو ماڵمان وێران بوو بێکەوە بچین بە سەیژی ماڵەکە بکەین فەرموو هیچ زەر نەچووە سەبرکەیت لێم جارێ ئێرەم پیشان بە ئەوە باختەمە وەڵای ئەو باختەیە بە قورعانی عەزیم بە ملیۆنێکم نەدەدا هەرچی دوێ تێدایە یعنی بزانەوە تەک بەرشتیشی بەربوونیشی مایە ئاوا هەمووی هیچک بوو هەر شت لە ما بوو بە خودای بە تقریبا بە 5-6 دۆلاری هەر شتڵێک هەر شتێک وەڵڵا هەرچی دوێشت هەبوو لێت ناشارمەوە لە هەموو کەلوپەلەکان زیاتر منیش بەهۆی تێکچوونی ئەم باخچەیتەوە کە دڵ پێ خۆشەوە دڵوازاری پێگەیشت عمرم هاوت بە ڕۆی کەیفم بەو باختەیەدا ئەوە ماوە بۆ بزانێت چی لێ هاتێتە ئینشەڵڵا خوا بە باشتر بۆت ڕکاتەوە کەریمە هیچ ئەوانم بیت ببینیم لێ ئەوە خەفەتی باخچەکە ئەو بێتاقەت دەکە ئەوە قەدەری خواشت بکەم وەڵڵا هەموو ماڵمان کاول وەڵڵای ئەوە بەسی ساڵدام نایە ئێستاش خانە نشینم ئەوە ئەتویمە لۆ سوشتنی مافوری 25,000 دەوێت 25,000 بەخۆم معاشەکەم تەقاعدیم 500 معناوە هێستاش نەخۆشیشم بە خودای هەموو نەخۆشێکیشمە یعنی 1 کیلۆ دەمە معاشی وەدەنگ دەدەمە دەرمانی بەردەوام بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی زیان لێکەوتوان دەکەن هەر لە سەرەتاوە سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان بۆ ئەوەی لە نزیکەوە زیانەکان بە چاوی خۆی ببینێ و لایەنی کەم تەرخەمی بۆ ڕوون ببێتەوە سەردانی شوێنی زیانی کرد باخەوە واجبمانە لاویستم لە نزیکە بزانم چی بووە مهم هەمووتان سەلامەت بن سەلامەت بێ ماڵەکە هەمووی وێران بۆ ئیدی هیچ نەماوە ماڵی پڕنە لێرەیە مهم ڕح سەلامەت بێ ماڵ سەلامەت هەمووی هەمووی دەکرێت نەما ماڵی نەما هیچی نەماوە
ئێوە سەلامەت بن زۆر ممنون، سپاس. ئێوە ساک بەم هیچ بان مهم ڕحتان سەلامەت الحمدلله، خۆی بەزیار. ماڵی دنیامێ کەڕە بۆ دەکرێتەوە. سەلام عەلیکم. لژنەی تاتیا دانندەیە نێفکەنە هەمیە کاتێ زەرە لەجانێتە دوکان. ڕۆژی چواریە مانگە فەرمانگەی میدیا و زانیاری بڵاوی کردەوەکەوە حکوومەتی هەرێمی کوردستان ڕەزامەندیدا لەسەر تەرخانکردن و خەرجکردنی بڕی 500 ملیۆن دینار لەسەر بودجەی پارێزگای هەولێر و بە شێوەی نەختینەیی و قۆناغی یەکەم بۆ قەرەبووکردنەوەی و هەوڵاتیانەی کە لە ئەنجامی لافاوەکەی ڕۆژی 30 دەی 2021 لە پارێزگای هەولێر و قەزا و ناحیەکانی تووشی زیان بوون. لەم بەرنامەیەدا ئەواشکرا دەبێت کە دەبوو لە ساڵی 2010دا بەڕێوەبەرەتی ئاو و ئاوەڕۆی هەرێمی کوردستان ڕەزامەندی نەدایە بەوەی پرۆژەکانی نیشتەجێبوون لە ناو کەند و ڕێڕەوی ئاوی دروست بکرێ. بەڕێوەبەری ئەو کاتی ئاو و ئاوەڕۆ لە ئێستادا جێگری پارێزگاری هەولێرە. لێرە هاتووە وەکو لیژنەیەک زیانەکان دیاری بکەن. ئەویش نایشارێتەوە زیادەڕەوی کراوەتە سەر بەست و ڕێڕەوی بارەنا و لافاو بۆیە کارەساتی لێکەوتۆتەوە. تام ساتە کێ بەرپرسی سەرەکیە لەوەی کە ئەمڕۆ داوەڕوویاوە. بەڕاستی مە حەز دەکەم بە راپۆرتێکی گزگیر لەگەر بەڕێوەبەرەکان لەگەر ئەوانەی ئێمە تیمەکەینە راپۆرت بڵاو بکەینەوە. بەس ئەوەی بە شێوەیەکی سەرەکی دەبینین ئەوەیە لە سەرەتای پرۆژەکەدا ئەو کەندە گەورەی کە لە لای برێن لە ڕای مەسیف سڵاحەدین و شەقلاوە ڕادێ ئاوەکی زۆر دەنا ئەو بەستەدا هاتووە. ئەو بەستە دەستکاری کرایە دەستکاری کرایە واتە پڕ کراوەتەوە تەجاوزی لەسەر کرایە ڕێڕەوەکەی گۆڕایە. بەڕاستی ئەمە شتێکەیە دەبی بزانین طبیعت یان سروش دەتوناتان تحدای بکەیت دەبی تعاملی لەگەر بکەیت. زۆر باشە شتێکی شێ جەنابتان ئەزمونێکی زۆرتان هەیە چەندی ساڵ بەڕێوەبەری گشتیاوە ئاوەڕۆی هەرێم بوونەوەنە ئەوترێ ئێرە ناوچەیەکە بەردەوام لافاوی هەبووە ئەنی نەخشەکان واڵێن کەسی شارەزا و پسپۆر لە بوارەکە واڵێن ئەبوو لە بنەڕە تا شوێنی نیشتەجێبوون نەبێ لەسەری دروست نەکرێ تا چەندە ێوەژەسەر هەمان خاڵ کۆکرد ئەڵێ لافاوەکە هەڵی نەکردو یەکەکە لە خاڵە هەڵە گرنگەکان یعنی ئەگە تەماشا بکەین ڕەنگە بەستی گەورە ئەم نزیکە 50 مەترێک لێمە لێرە دوورە کۆری لەناو بەستەکە دروست کراوە. لە سەرەتای کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بەجددی کار لەسەرەوە کراوەکەوا دەبێت لەمە دووە لە ڕووی کوڵەتی و نرخ و خزمەتگوزاریەوە ڕەچاوی دۆخی وڵاتیان بکرێ. بەڕێوەبەری گشتی و بەرهێنانی هەولێردان بەوەدا دەنێت چەندین پرۆژە بێمۆڵەت لەو ناوچەیە دروست کراون. بە نووسراوی فەرمی ئەو شوێنە ڕەزامەندی دراوە لەسەر معالەجەکردنی ئاوەڕۆ بەڵام ئەوەی کە جێی تێبینی ئەو ڕۆی سەردانی ئەو پرۆژەیەمان کردیە ئەو بڕ ئاوەی کە هاتووە لە بۆ ئەو پرۆژێ و مەساری ئاوەکە چەندین زێدەڕۆیی لەسەر کراوە زێدەڕۆیەکان چەندین پرۆژە نیشتەجێبوون لەسەر ئەو شوێنە کراوە بە بێمۆڵەت بەبێ مۆڵەت دوو پرۆژەن ئێستا لەسەر دووسایدی ڕێگای مەسیف و بەشێکیان مەزرعان و بەشێکیان حوزی ماسین و بەشێکیان ئەنقازی ئەو پرۆژانن کە مۆڵەتیان وەرگرتووە لەو شوێنانە مۆڵەتیان نییە مۆڵەتیان نەبووە لە ئەو کاتژێ بوون بەڵێ ئێستێژ نیانە خەریکن بە پێی بڕیاری ئەنجومەنی باڵای و بەرهێنان مۆڵەت وەربگرن بەڵام بۆ مەرجەی ڕەزامەندی سەرجەم لایەنە پەیوەنددارەکان وەربژیرێت و معالەجەی ئەو ڕێڕەوە ئاوەبارانە بکرێت چونکە بەڕاستی دوای ئەوەی کە ئێمە ئەو ڕۆسەردانی پرۆژەی ڕێماسیتیشمان کرد دەبینین یعنی ئەو ڕێڕەوە ئاوەبارانە کە ئەو ئاوەی پێداهاتووە بەڕاستی هیچ مەجرایەکی سندوقی تحملی ئەو ئاوە ناکە. دەستەی وەبەرهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2006ەوە بەگشتی مۆڵەتی بە 1113 پرۆژە داوە بە سەرمایی نزیکەی 59 میلیارد دلار لە ساڵانی ڕابردوودا وەبەرهێنان بە یەکەی نیشتەجێبوون دەناسرا بە جۆرێک بە بڕی نزیکەی 18 میلیارد دلار لەسەر ڕوبەری 28346 دوێنم زەوی وەبەرهێنان لەم بوارەدا ئەنجام دراوە. بەڵام بەڕێوەبەری ناحی بە حرکە ڕاشکاوانە دەڵێ زۆرێک لە پرۆژەکان کۆمەڵێک خەڵکی پێبوونەتە سەرمایەداری گوماناوی ئەو دەڵێ لە کۆبوونەکانیش ڕاشکاوانە قسەی خۆی لەسەر ئەم بابەتە کردووە. پێکەوە لە گوندی کۆری بەشێک لەو ماڵانە بەسەر دەکەینەوەکەوا زیانیان لێکەوتووە چونکە سنووری زیانەکە سەر بە ئیدارەیەوە. ئەو کۆمەلگای نیشتەجێبوونە بە تەجاوز بە زێدەڕۆی خان و کراوەتە سوپەرمارکێت خان و کراوەتە بابەتی بازرگانی ئێمەش وەکو ئیجراعات پۆلیس و دادگامان ئاگادار کردەوە بەڵام لە دادگاوە هیچ ئیجراعاتێک نەکراوە بە ڕاگررتنی زۆربەی جار بەهۆی ڕۆتینیات و ڕێکار و پاش کەوتنی ئیجراعاتەکانی دادگا ڕووداوەکە کۆتایی دێ و
تەجاوز و زێدەڕۆیەکە دەفتە ئەمری واقع ئەو ئەگەر باسی زەوی و زێدەڕۆی بکەین کاکاروان دوو بەشە بەشێکیان هاوڵاتی بەبێ هیچ مڕاجعەکی لایەنی پەیوەنددار دەیکاتە ئەمری واقع زەویان دەیفرۆشیان دەیکاتە خانوو و ڤیلا یەکی تریان لە ژێر ناوی وەبەرهێنانە و لە ژێر قالبێکی تۆزێک ڕسمیە دەنا ئەمەش زێدەڕۆیە یعنی ئەوەی تەمەشای ئەگەر ڕووباری کەندی بەستۆڕەی دەکەی لەو شوێنێکە ئاو دەڕوایان لەو شوێنێکە لە مەلاومەڕە ئاو دێتێرە زێدەڕۆی کرا زۆر جار کاروان ینی خەڵک گلەی لە تاخیربوونی ڕۆتین و یان زۆربوونی ڕۆتین دەکا بەڵام لۆ ئەو کارانە ڕۆتین ئەگە چەندین ساڵش ڕابگیرێ هەر کەمە بەڵام ئەو پرۆژانە کە تەنیشتیان کەند و ڕێڕەوی ئاوە بە زۆر ئاسانی ڕێگەی پێدراوە و یان ڕێگەش پێنەدرا بە ئەمری واقع کراوەتە پرۆژە و ڤیلا ئەمەوەکو بەڕێوەبەری ناحیە وەکو لایەنە یاسایی ئەو سنوورە ئەو پرۆژانە زۆر جێگای گلەی و ڕخنەی ئێمن ڕخنەی هاوڵاتیانیشن لەو پرۆژانە تەنیا چەند کەسێک بە پەنجەی دەست دەژمێردێن سوودمەندێکی بێشمار و خەیاڵین دەنا حکومەت و هاوڵاتی زەرمەندە پرۆژەکان پرۆژەی وەبەرهێن تاک بوون بە سەرمایەدار تەبان سەرمایەدارێکی جێگای گومان بەڵێ چکە ئەو زەویانە زەوی کوشتکاڵی نەدەگوژێندرێنەوە بە شێوەیەکی خێرا و بە شێوەیەکی زۆر خێرا دەکرێتە پرۆژە و دەفرۆشێ و ڕیکلامی تەلەڤیزیۆنی دەکرێت ئەوە جێگای پرسیارە ئەوە دەبی مڕاجعە بکرێتەوە پرۆژەی وەبەرهێنان کارەساتی گەورەیە ئەگەر ئەو ڕۆکە تەنیا چەند ماڵێک ئاو زەریپی لەداودا کێشەی زۆر گەورەتر بوونی لافا و دروستبوونی زیان تا ڕادەیەک کاریگەری لەسەر بازاڕی کڕین و فرۆش و باکرێدانی ئەو پرۆژانە دروست کردووە وەختی کرێ هاتێکە خەڵک کرێ بدا کرێ بدات ئێستا شەر بکەین تەلەفۆن دەبۆ کرێچی بکەین بێکا کرێمان لەبۆ بینە یعنی پێویستە حکومەت جگە لەوەی کە قەرەبووی ئەو خەڵکە ئەکاتەوە وەکو زەرمەندی داخلی با بڵێن ژوور و ماڵەکەیان کە با بڵێن ئاویچتۆنا و زەرمەندبوونە سیارەکان تێک چووە و باشە هەتا لە ڕووی کرێش حکومەت دەستگای خێرخوازی حکومەت هاریکاریان بکاتن کرێی مانگێکیان بۆ سەر بکات ژمارەی پرۆژەکان لە شارێکی وەکو هەولێردا بە جۆرێک زۆر بووە بۆرسەیەکی لە بازاڕدا دروست کردووە بە زۆرێک دەیانەوێت بە زووترین کات بیکڕن و بیدەنەوە بکرێ یاخود لە ئایندەدا بۆ قازانج مامەڵەی پێوە بکەن و بیفرۆشن هەر بۆیە زۆر جار پرسی کواڵەتی پرۆژەکە کراوەتە خەمی دووەم ئایا چی بکرێ بۆ ئەوەی لەمە دووە چاودێریکی تونتری کواڵەتی پرۆژەکان هەبێ پرۆژەیەکی زۆر دێتە بازار ئەوەی کە بڕیار لەوەدا کە هاوڵاتی بیکڕێ کۆمپانیەکانی خانوبەرن بۆیە زۆر جارێ بە ڤیددیۆیەکی جوان بە قسەکردن لەسەر خۆدی ناوەڕۆکی ئەم پرۆژانە هاوڵاتی بڕیارەدا شوقەیەکە کرێ لە کاتێکا دەستەی وەبەرهێنانە بێ وردەکاری ئەم پرۆژانە بڵاوکاتەوە و هەروەها خاوەنی وەبەرهێنەرەکە بۆ خۆشیە بێ وردەکاریانە بڵاوکاتەوە بۆیە ئێستا هاوڵاتی لە بەردەم دووڕیانێکایە کە بێ زۆر بە وریاییەوە زۆر بە وردی بڕیار بدا کە پرۆژە هیچی وەبەرهێنەرێکە لە چی شوێنێکە چی تایبەتمەندی و چی خصوصیتێکیەیە چی کوالیتیەکیەیە و بە چی نرخێکەی کڕێ بۆی تووشی زیان نەبێت پێدۆنی وردبینیی زیاتری ئێوە لە مدۆ قسەیەکی زۆر تەواوکە کاروان ئێمە هێشتا لە چاو خۆمانە ڕووداوی سروشتیمان ڕوبەڕوو نەبووەتەوە هەڵەیەک ڕوویدا کە هەڵەکە لەوانەیە هی وەبەرهێنەرێک بوو بێ هی خراپ مامەڵەکردن بێ لەگەڵ زیانی گیانیش نەبووە جێ دڵخۆشیە بەڵام ئایا تۆ بیری لێ بکەرەوە ئایا ئەگەر لافاوێکی گەورە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بێتەوە بارانێکی بەخۆر ئایا ئەگەر باو تۆفانێکی گەورە بێ ئایا ئەگەر مەلەرزەیەک ڕوبەڕووی هەولێر بێتەوە کە ئینشاءڵڵا ڕوونەدا بەڵام ئەو هەموو شوقەی کە ئێستا بە پێوەیە و ڕۆژ بە ڕۆژ بەرزەکرێتەوە ئایا چی حسێبێکی بۆ کراوە چی وردەکاریان بەداخەوە ئەوەی کە من ئەی بیسمەوە بەو ئەندازەی کە پێویستە حسێ بۆ ئەم بابەتە نەکراوە دۆکۆمنت هەیە بیسەلمێنێ شوقەیەک 50 تابق بێ بەڵام حسابی بۆ مەلەرزە نەکرد بێ چکەمە بابەتێکی ڕووکایەکی یاسایی و ئیداری هەیە لە ڕاستیە چون نامەوێ بچمەنی ئەو وردەکاریە بەڵام دەستەی وەبەرهێنانە بێ وەڵامیان پرسیارانە باتەوە ئایا وردبینی کراوە ئایا ئەم تایبەتمەندیانی کە گرنگە لە شوقەیەکە خانوویەکە فێلایەکە هەبێ ڕوبەڕووی مەترسی بێتەوە وەکو مەلەرزە وەکو باوتۆفان وەکو ڕووداوە سروشتەکانی دیکەی لافا و دنیایەکی دیکە ڕوبەڕوومانە بێتەوە ئاگرکەوتنەوە لە بەشێک لەم پرۆژانەدا ئایا ئامادەکاری بۆمانە کراوە هەر لە سەرەتای ڕووداوەکانەوە تیمەکانی شانەی هەماهەنگی قەیرانەکان JCC و دەستگای خێرخوازی بارزانی هاوشانی تیمەکانی دیکە لە شارەوانی و بەرگری شارستانی و تیم و فڕۆکەوانی هەولێر و چەند تیمێکی دیکە سەرقاڵی ئەوە بوون کەوا هاوکاری زیان لێکەوتوان بکەن و زیانەکان خەمڵاندنی بۆ بکرێ و بە شێوەیەکی یەکسان هاوکاریەکان دابش بکرێ دەستگای خێرخوازی بارزانی ئەو تێی بارزانی نەمری کردە پێشەنگی خۆی
شانازیە بۆ مرۆڤ خزمەتکاری ملەتی خۆی بێ ئێمە خۆمان بە خزمەتکار دەزانین ئێمە خزمەتکاری ئەو خەڵکەین ئەو خەڵکە خەڵکی خۆمانە ئێمە دەچین لە شوێنان خزمەتی خەڵکی تکە دەکەین خەڵکی خۆمان ئەوەندە خزمەت دەکەین شەو ڕۆژ ناچینەوە بەس خزمەتیان دەکەین بۆ ئەوەی ئەوان لە ژیانێکی مرتا و خۆشدا بژین 146 خانوو زەرمەند بوونە لە هەر لەبەری لافاوەکەی هەولێرەوە پارێزگاری هەولێر لە چواری ئەم مانگە ڕایگەیان تێچووی زیانەکان بە 5.5 ملیار دینار خەمڵێنراوە وێ ڕای زیانکەوتن بە 591 خانوو بۆ هەریەکە لەو خێزانەنا کە زیانیان بەرکەوتووە بڕی 3000 دلار خەرج دەکرێت 139 ئۆتۆمبیلی زیانی پێکەوتووە و ئەوانش خەرەبوو دەکرێنەوە ئەوانەی کە خانۆکانیان تێکچووە 79 خانوون دەبێ وەبەرهێنەر و خاوەنی پرۆژەکە ئەرکی چاکردنەوەیان لە ئەستەوە بگرێ وێ ڕای تۆڕی ئاوەڕۆ و ئاو کارەبا و قوتابخانە و شوێنەکانی دیکە کە دەبێت چاکیان بکاتەوە ئەگەر پشتیوانی ڕاستە و خۆی جەنابی سەرۆکوەزیران نەبوایە بەدڵنیاییەوە بەو جۆرە ئێمە نەمان دەتوانی ئەو هاوکاریە یاخود ئەو پاڵپشتێ بۆ خەڵک نیشان بدەین.